لێرە و لەوێ دەنگێکی نەشاز بەیناوبەین بەرزە بێتەوە، خەڵکانێکمان لێ پێیا بێت سوکایەتی بە دینەکەمانەکەن و جنێو بە پێغەمبەرەکەمانەدەن، بەداخەوە لە کاتێکە بە زمانی خۆمان قساکات. ئەبینی سێرەکەی لە ڕاگەاندنەکان بینیمان چۆن کەسێکی یەزیدی سوکایەتی بە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. دەبێ لێرە ئێمە نابێ سیاسیانە بیرکەینەوە، وەڵا ئێمە سەرکۆنەیەکەین و ئینکاری ئەکەین و ئیتر حەقمان نییە. نە، ئێمە جانبە شەریعەکە لەسەر مینبەر باسەکەین. هەر کەسێک جنێو بەخوا بدات، جنێو بە پێغەمبەری خوا بدات صلی الله عليه وسلم، سوکایەتی بە ئیسلام بکات، کافرە و ئیسلام نییە و فڕی بە دینەوە نامێنێت. طبعا ئەوانی کە سوکایەتی ئەەکەن دوو بەشن، بەشێکیان ئەوانەی کافری ئەسڵین، گاورن، جوولەکەن، یەزیدین، ئاگرپەرستن، شەیطان پەرستن، ئەمانە ئەبینین ڕۆژانە سوکایەتی بە پێغەمبەرەکەمانەکەن، بەڵام ئەمانە زەرەر بە دینەکەمان ناگەێنن، چونکە خوای تەعالا فەرمێ ئینا کەفەیناکە المستەهزئین. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، دڵخۆ سەغڵەت مەکە، ئەوانەی کەوا گاڵتە بە تۆکەن بۆ ئێمە بەجێ بێڵە، چونکە ئێمە ڕسوایەنەکەین، ئێمە ڕسوایەنەکەین. خوای تەعالا فەرمێ وەکەم أرسلنا من نبي في الأولين وكم أرسلنا من نبي في الأولين وما يأتيهم من نبي إلا كانوا به يستهزئون. أي درنجام فأهلكنا أشد منهم بطشا ومضى مثل الأولين. دفرمي أي محمد صلى الله عليه وسلم برلتو بيغمراني زور ما روانا كرت و پێغەمبەرانی زۆر سوکایەتی پێکرا و گاڵتەی پێکرا، بەڵام دەرەنجامیان خوای پەروەردگار بە هیلاکیانی برد. واللهی هەر کەسێک دیفاع لەو